بێگومانەزانن ئیتر ئەوە نەمان نەماوە کە بەرەو پیری جژنی پیرۆزی ڕەمەزان بڕۆین جەلانێ زۆر بەتان ئامادەکاریتان کرد بێت بۆ دوورینی جلەکانتان و بتانەوێت لەم جەژنە جوانەدا بە جلی کوردیەوە دەربکەون جا چی لەوە جوانتر کە جلەکەشت تەنسیقێکی جوانی هەبێت ڕێکخستنێکی جوانت بۆ کرد بێت ئێستا خاتونێکی بە سەلیقەیە بۆ دەستڕەنگین لە بواری جلی کوردی خاتونەکانە لە لامان ئامادەیە بۆەوەی کە باسێکی ئەم ڕێکخستنە جوانەی جلی کوردیمان بۆ بکە هەر بۆی میواندارتی خاتونی ئازیز تەڵاو عوسمانمان کردووە بۆی کە خۆی زیاتر لەسەر ئەم بابەتە بۆمان بدوێ خاتو تەڵا سڵاوە لێ دەستەکانە خۆش بێ کۆمەڵێکشتی زۆر زۆر جوان بۆ هێناوین باسی ئەم شتانەمان بۆ کەی کە چۆن ڕێکی خێن بەیەکەوە لەگەڵ جلەکانمانە کە ڕێکخستنێکی جوانی تیا دروست بێ بەڵام پێشەوە پێمان خۆشە وەک ئەزمونێکی خۆت باسی بکەی لە شوێ بۆ هاتیتە ئەم بوارە وەڵام من هەر بڵێن تقریبەن 20 ساڵەمەوە پێش کە کچ بووم هەر حەزم لێ بوو هەر حەزم لەم ئیشانە بوو وردە وردە هەرم کرد ئیتر دوایی ژار حەزم لێ کردو و بەردەوامم لەسەری هەر بەردەوام چی وای لە کردی کە کارەکەت وە گەورە بکەی بە شازێک بێکە ئێستا ئەم هەموو شتە جوانە ئەبینین هەر لە چنینی جلوبەرگەکانەوە لە دروستکردنی ئەکسسواراتەوە کڵاوەوە چی وای لە تۆ کرد چی هانی تۆ یا کە ئێستا خۆت ئاماژەت پێکرد ئەڵێ هەر لە کچیەوە لە زۆر حەزم لێ بووە کە ئێستا بەم شەوازە کارەکەت فراوان بکەیت بەڵێ وەڵی بڵێن زۆر شت هەیە بۆ نمونونەکە هەندەیە بۆ ئەم شتانە بڵێن جاری وایە حەزی کەسەکە خۆیەتی جاری وایە کەسێ لە پشتەوە هەندەیەکی هەیە بۆ ئیشا ئیتر بەپێ شتەکانە بەپێ ئەوەی کە ئەیکەیت بەپێ ئیشەکانە داواکاری خەڵک کاریگەری نەبوو لەسەرەوەی کە کارە جوانەکانی تۆ ببینن هەندێکی تر بن پیان کوتون توانە ئێوە ئیشەکانتان زۆر جوانن بۆ ناچنە ئەم ئیشانە و ئیشەکانتان زۆر جوانن یان بۆ لۆگە ناخەنە سەر شتەکانتان ئێمە وەک خۆمان هیوا هەیە لۆگۆ خاتە سەر شتەکانی بەس ئێمە وەک خۆمان حەزەکەین بە دایمی ئەوانەیە یەنە لایمان فێری ئیشەکەشیان کەین و لۆگۆش نەخەینە سەر شتەکانمان بەڵێ یعنی ئێستا تۆ کارەکانی کە ئەیکەیت خۆی لە دروستکردنی کڵاو چنینی کڵاوەکە لە دروستکردنی ئەکسسوارات و هەروەها چنینی جلوبەرگەکانە ئەبوینێتەوە و ئێستش ئاماژەت پێکرد کە دەمێکم کارە ئەەکەن و داواش لەوە کراوە کە بۆ لۆگۆ ناخەنە سەری کاتە بێنێ لەوە نەکردوێتەوە کە ئەم کارە جوانانەت هەیە بەم شێوازە فراوانە کار ئەەکەی لۆگۆی تایبەت بە خۆش شت لەسەر کارەکانە بێ نەخێر تبیرم لێ نەکردوێتەوە تومە قەیناوی کە حەزەکە و هاتووشم توانە ڕستمی بگرین ئیتیادی و تومە ئیتیادی وەرە حەزەکەن فێری شتانەکە لە باشە سەخە جا زۆربەی ئەو کەسانی کە کاری چنینەکەن خات و تەڵا حەز ناکەن بیرۆکەکانیان یاخود ئەو کاری کە ئەوانەیەکەن کەسێکی تربی باتەوە لەسەر ئەم کارە کار بکاتەوە بەڵام تۆ دڵێکی زۆر زۆر گەورە کردووە هەموو کەس بەدایمی فێر بێت ئەرۆڵا حەزم کردوانی ئەوەی جاری وا بۆ توانە ئەمە تۆ لەم شوێنە ئیژەکەی لە ماڵەوە من هەمووی دو-سێ ساڵە دوکانم هەیە هەر لە ماڵەوە ئیشم کردووە جا بۆ نمونە پیان کوتم جاری خەیاتی توانێت تۆ بۆ نمونە ئێستا دەخەیەتی تیا لێرە هەر خەڵکیش فێرەکەی ئەی سبێنێ ڕستەکە تومەقەی چێکە خۆی گەورە ڕستەیە جاری وا بۆ لە هەمووشیان زیاتر جلم بۆ هاتوو یعنی بەشی ئەوانی کەشم ماوە بەرەکەت کاتۆتەیش هەمیشە ئەوترێت ئەژن ئەڵێ زەکاتی ئەو شتێکە ئەیزانی بڵاوکردنەکە و فێرکردنەوەکەیەتی کە تۆ ئیشت کردووە بە جوانی جا تەڵاخان ئەگەر بینە سەر ئەوەی کە جەنابەت کۆمەڵێک جلی زۆر زۆر جوانت هێناوە ئێستا بۆ نمونە هەر یەکێک لەو کەوانی ئەگەر لێرە بێت ئەژین من نیشانێکی بینەرانیشمانی بێ تۆ زۆر بە جوانی کۆمەڵک ڕەنگی زۆر زۆر شادت تێکەڵ کردووە کە تۆزێک دەستبردن بۆ ئەم ڕەنگانە بوێری ئەبێ بەڵام زۆری جوانیەکەت خستووە ئەگەر باسێکی ئەوەمان بۆ بکەیت کە ئەم ڕێکخستنە چۆنە ڕەنگەکان چۆن هەڵەبژێری هەمووی سەلیقەی خۆتە یان بەڵێ خواستی خەڵکیشە وەڵی خۆمی تایە و ئیکچەکانیش میتایە بۆ نمونە ئێستا ئێمە ساڵان ڕەنگێکمان دروست دەکرد لەگەڵ یەک راز دەبەرەکرا ئێستا بیا جارێک لەبەریان ناکردو ئێستا بۆ نمونە ئێمە و کەوایەمان ڕێک خستووە بۆ نمونە ئەچیتە دەرەوەتوانی لەگەڵ هەر ڕەنگە کراسێک کە بدەوێت لە بەریکەی یعنی شتەکە کۆن نەبێ و بەسەر نەچێ ئەو کەسەش شتێکی لەویا بۆ ئەگەڕێتەوە ئەم ڕەنگەکانمان ئاوا هەمووی تێکەڵ کردووە بۆ نمونە ئێستا سەڵتەیەکی ئاوا دروست دەکەین بە تایبەتیە گەڕین بۆ ئەو موروانە کە لەگەڵی ڕێکی خەین لەگەڵ هەموو کراسێ لە بەریکەیتەوە جال لەبەر ئەوە بۆ نمونە ئەوە ئەو سپیە ئاوا یعنی ئەتوانی ئێستا تۆ بۆ نمونە ئەو کراسە دەیە لەگەڵ هەموو ڕەنگێکی کراس لەبەریکەیت و هەجارێ لەبەری نەکەیتەوە یعنی ئەو کەسەش نازانێت کە هەر ئەو کەوایە لەمانە بەیەکۆ هەم سیرێک هەم ئێمەش ئەگەر بیرۆکێکمان هەموو بە فێرمین ئەم ڕەنگیان کە زۆر زۆر جوان و بەهاریە قسێکمان لەسەرمە بۆ بکە خاتوو
ڕۆژڵی تر بە سەلیغە خۆمان یعنی بڵێن ڕەنگەکان کە تێکەڵێکی تۆ بزار لە حەدەم هەموو ڕەنگەدانی شەکە قورسترە بێ بەس ئێمە لەبەر داواکاری بینەران و لەبەرەوەی مشتری ئەوانەی کە هێنە لای ئێمە بۆ نمونە سارا دیزاین هەڵەبژێرین شتێکی جوانیان بۆ بکەین و گلەیان نەبێت ئێستا بۆ نمونە داوای شتیان کردووە لە دەرەوە توانە هەچێکە گاتە دەستمانۆ خۆی نییە بۆ نمونەیەک لە وەک ئەو سەرشانە تومانە ئەگەر شتەکەتان بەدڵ نەبوو ئێمە کێشەمان نییە پارەکەتان بۆ گەڕێنینەوە کە بردووانە و توانە ینی گەیاندن هەیە وەک خۆی ناگامە ئێوە زۆر زۆر جوانە ئیشەکانتان حەزەکەین جا بەدەستیان و گلەیان لێمان نەبێت هەر ئەوەی کە ئەوە نەمافی تۆ کڕیارەکانت پارێزراو ئەەکەی کە ئەگەر بەدڵی نەبوو پێما بێ ئەوە خۆی گەورەترین ڕێزەکە لە مشتری ئەوەشی پێمان ینی بۆ نمونە جلێکیان بۆکەین تومانە بە ئێمە بیشیکەین بۆ تۆگەر بەدڵ نەبوو مەی بە پارەکەت بۆ گێڕینەوە ئەوەشمان هەیە ڕاستە بێگومان جا ئەمە کۆمەڵێکی تریش لێرە هەیە ئەژین لەم با بڵێن دیزاینە جوانانە یەکێک لەمانە ئەژین کە زۆر سەرنجی منی ڕاکێشە ئەم سپیەیە تۆزێک ڕەنگی سپی هەستیارە چونکە هەموو کەسێک ڕەنگی سپی لێ نایوایە اینجا کراسەکەشی تۆزێک ڕێک خستنی لانەیە ئەبێ بە دەستێکی حەزەراویەوە دەستی بۆ چی لە سەر ئەمە دێت خۆی پەمەیەکە لەسەری دێت چیتر پیرۆزەیەکەی لێ دێت کراسێکی تر بۆ ئەمە کاربۆنیشمان لەسەر داناوە وەگوڵنام کراسی خۆم بەڵێ سوورمانە لەسەر داناوە زۆر جوان بووە لە سارا دیزاینش دامان بزانوە لەگەڵ ڕەنگیشین هەر زۆر زۆر جوانە ینی بۆ نمونە تەلەفۆنیان بۆ کردوینەوە ئەوەی خۆمان کە بردوێتی بۆ نمونە کراسەکەی خۆی بۆ تەلەفۆنیان بۆ کردوینەوە لەسەر کراسی شینەوداینەوە لەسەر سووری ینی بڵین چ ڕەنگێکی بێ لێ بۆ نمونە لەسەر کراسی شیری بەس زیاتر کاربۆنیەکە و پرتەقاڵیەکە لەگەڵ ئەوە هە زۆر زۆر جوانە لەگەڵ پرتەقاڵیەکە کاربۆنیەکە لەگەڵ هەمبڵێ با باسێکیش لەمان بکەین ئەمە تۆنێک تۆخترە سەحەلەوەی تۆ شەکەریە ئەمەی من ئەمان چۆن چۆنیە خات و تەڵا ئەو نەخشانەی کە تۆ لەسەری کێشاودا هەوێکی ڕێکە خستووە ینی ئەو ڕەنگانە لەگەڵ کراسی لیمۆیی تەنها بیر لەوە ئەەکەیتەوە لەوەی کە لە تێکەڵکردنی ڕەنگەکانە کە لەگەڵ چه کراسێکا بگونجە یاخود زیاتر بیر لەوە شەکەیتەوە کە ڕەنگەکان چۆن چۆنی تەنسیق بکەی بەیەکەوە و هەروە بۆ ئەم ساڵ مۆدلی کام لە ڕەنگەکانە زۆرتر پشت بەچی ئەبەستی زۆرکردنی ڕەنگەستی ئەوانی کێنە لامان ئەم ساڵ پار ڕەنگەکان لێگەکران بەس ئەم ساڵ هەمووی تێکەڵەکرێن بۆ نمونە فش و کراسەکە پشتێنی بۆ کەی ینی تۆزێ نمونەی جلی کوردی بنوێنێ جلی کوردی تۆزێ جوان بێ ئەم ساڵ ڕەنگەکان تێکەڵەکرێن و ینی ئەوە نییە بڵێ هەریەک ڕەنگ لەیەک دەستوری قەدیمی بە دەستوری قەدیمەکەی ئەم ساڵ باشە جا کۆڵوانەیە ئەمە وای یان لە چکە ئەمە مێخەکێکی بۆن خۆش لەوێ و بۆنی ئەهات بۆ من ئەژین بالێرەوە بستم تۆ تۆزێک بە بۆنی مێخەک ئاجزەبی ئەمە چۆن بوو مێخ ئەمە من بینیومە هەر ئەمانیان لەداوە گوڵنگەکانیان لێداوە هەمووی گوڵنگ بووە بەس تۆ چۆن بوو مێخەکە تێخست من زوو کە کچ بووم ئەها ئەم لەچکانی کێتە خوارەوە بە ڕشوەکان ئاوا ئەم کرد ئێتر بۆ نمونە هەر لە خۆوە بیرۆکەی گاتەوە بیرمتم بۆ ئەوی شێوازی کۆن هاتۆتەوە بۆ نێم لەچکێگا لەمانە دروستکەمەوە جامە خاتونە کۆنەکان هەبوون مەڵەیەک مێخەک و ئەمانە بەم بەشەی جلەکانیانەوە هەڵیان ئەواسی ئەمە لایانی جوانیەکەی بوو بەڵام هەمیشەی خۆبوونێکی زۆر زۆر تایبەتیان لێ هات ئەمە ئێستا بنیامە خاتەوە بیری ئەو کەسە ئازیزانە کە پێمە بە هەمومان لانێ لە ژیانمانە یادگاری جوان ڕاستەریان هەبێت ئەوەی باشە ئەمەش سەرشانێکی ترە دیزاینە کردووە کارێکی زۆر زۆر جوانە خات و تەڵا ئەگەر باسێکم لەم کارە بۆ بکەی ئەم سەرشانە تا ڕاتەیە قورسە ئەو قماشەی کە بەکاری هێنی بۆ چنینەکە تۆ پێش ئەوی چنینەکەی لەسەر ئەنجام بدەیت پێویستەکە حسابێک بۆ ئۆکەی کە چ قماشێک بەکار هێنی بۆ ئەوی کە ئەم چنینەی لەسەر بە هەموو قماشێک گونجاوە بۆ هەموو چنینەکان نەخێر ئێستا بۆ نمونە ئەگەر تۆ بدەوێ برنجۆک بچنی برنجۆک ترە بێ ئیشێکی وای تا بکەی کە زۆری کە ئیسنیە چ دەبێ بۆی ڕێک و جوان بۆسێ بەس زیاتر ئەم سەرشانە ئێمە زۆرتر ئیشمانتیا کردووە ئیتر کوتمان ئەم ئێمە هەستین ئەم قماشی کراسی کرێممان بۆ کڕی مان لەسەر ئەمە بیکەین جوانترە بۆ ئەوەی چرج نەبێت و هەمووی بەڕێکی و بە جوانی بڕوە دەستەکانێکی زۆر جوانە وایە جا باسی کراست کرد دوو نمونە کراسیش لێرە حاضر کردووە ئەمانە لەگەڵ چییە؟ خۆی کراسەکە هەر یەکجار جوانە لەگەڵ چییە ئەمە ڕێک بخرێ ئایا لە مەگەڵ ئەمانە زۆر قەرەباڵغە بێ ئەمە زیاتر لەگەڵ هێلێکی سوورما لەگەڵ سەڵتەی سوورمەی حازرمان هەیە لەگەڵ ئەوانە دایە بەزێنین بۆ نمونە ئێستاوە سەڵتەی سووری زەردی لەگەڵ لەبەرکە
یان هێلێکی زەر زۆر زۆر جوانە زۆر بەڵام قماشی هێلەکەکە ئێوە لە ڕاستیە زیاتر تیشکەخانە سەری کە چ قماشێ بێ بەڵێ ئێستا بۆ نمونە جاران هەر قەیفەی سادەمانە درو ئێستا سوورمەکانیش هەموو نوعەکانمان لایە هەموویمان درۆ و لەگەڵ شتەکان ڕێکیەخەی ئێستا لانای لەگەڵ هەرەوەی بەری خۆشت ئەگەر ڕەنگی ئاڵتونی بێ جوان بێت بەڵێ باش دەستەکانە خۆش مشکارێکی ترێتی سەحەر کارێ ئەمان زۆر ئەمەشیان ئاوا ئەیکەین جاری وایە لەسەری شەوەیکەین ئیتر لەگەڵ سەڵتە بێ لەگەڵ بۆ زیاتر بۆ خەنەبەندانی خەنەبەندانی ژەکەین گوڵ و خەنەوشت ڕێگەخەین ئێتر زیاتر بۆ خەنەبەندان ئەمایانە بن کاتە ئەمە خواستی کەسێکە کە زیاتر خەنەبەندانێکی هەبێ باش ئێستا مادام ئەم پوولەکانی پێوەیە لە خوارە و کراسەکە خۆی سادەیە ئەبێت لەسەری وەکو با بڵێن سەڵتەکەی یاخو کەواکەی کە لەگەڵی بەکاری هێنی بە هەمان شێوە شتێکی چنراو بێت یعنی زۆر قەرە باڵق بە یاخود پێویستەکە بە شێوازێک ڕێکستەکە ئێستا تۆ لەگەڵ ئەوە سەڵتەیەکی لە ڕەنگی ئەمە بۆ بکڕە سوورمە زۆر زۆر جوانە بێ پێویست بۆ ناکاتنی جابێکەوە کارەکە ینی ئەم پولەکە بۆ هەر جلێک تۆ بەکارت هێنا ڕەنگی سەڵتەکە لە ڕاستیە هەرە بێت بە تقریبن ئەو ئاڵدەشمان بەزانوە بەس ئەو ئەمەیان ئاوانە بەپڕی بە هەموویە تا خوارەوە کە سنێمانە جا کڵاویشی هەیە خات و تەڵە ئەژین کڵاوی کوردەواری جاران ئەم ژێرچناکەیان لێ ئەدا و زۆر جوان بوو ئێستا هەمیسان مۆدی هاتووەتەوە ژێرچناکە و ئەمانە و جا لیرە و مینا ئەمانە کڵاوەکان چۆن هەڵەبژێریت ئەو نەقەیمانەی کە لی ئەدەی چون ئەمە دەستوری چنینەکەی تۆزێک جیاوازترە تۆزێکی سەردەمیانەترە ئەلبەتە ئەمە شێوازەکەمان شتی جواندانین بەس ئەویان داواکاری خاتونێک بوو بەمان دروست کرد ئەمەیان بەڵە بۆ دەرەوەی وڵات ئیتر ئەومان بەسەر دروست کردەوە نردیتیەوە کوتمان بەسەر چاو بۆمان دروست کردەوە یعنی وا هەیە خۆیان ڕسمێک یان مۆدلێک داوا بکەن و ئێوە خۆی دەریەکەینەوە زیاتر خواست بۆ کڵاوەکان لەسەر چییە خات و تەڵا بۆ نمونە ئێمە ئەزانین ئەم کڵاوانە لە قەیمیەوە کەسەکانی کە لە نێو خێزانەکەمانە بوون ئیتر نەنکمان بوو بێ پورمان بوو بێ دایکمان ئەمانە بەکاریان هێناوە ڕەنگە شوازە قەیمیەکەی زۆر جوان بوو بێ خۆی هەر فکرەکەش لەو قەیمیەوە سەرچاوەگرتە بێ خواستی خەڵکی ئێستا بۆ دروستکردنەوەی ئەم کڵاوانە بە شێوازەکە هەر حەزەکەن بە شێوازە قەیمیەکە بێ یاخود حەز بە شێوازی مۆدێرنەکەن سەر دەلامەکە ئێستا ئێمە هەمان بوو چنیومانێتەوە لە دواوە ئەم سوورمۆشتە پیاتۆتە خوارە ئەوە زیاتر بازاڕێکترە و زیاتر ئەڕوام ساڵ وەک لەمانە یعنی ئەوەی بە شێوەی کوردەواری تر بۆ بڵێن بە شیلانە ئیچینەوە ئەویان نەمان ماوە ئەوە زۆر زیاتر بازاڕی هەیە یعنی ئەوانەی زوو بۆ نمونە زیاتر بازاڕیان هەیە ئێستا لەم کارە سەحەر کاری قەیمیەکەیە ئەمانە لەگەڵ قێم تێکەڵ کراوە ئەتوانرە بووترێ لەگەڵ مۆدێرنەکە کەمێک تێکەڵ کردووە ئەرەوەڵام مۆدیلەکان کەمێک تێکەڵن ئەم ساڵ خۆی جوانەکەشی لەوایە تەڵاخان کە زۆرێک لە خەڵک ئێستا حەزیان لە بابەتە قەدیمیەکەیە ئەژن حەز ئەکەن ئەوانە لەسەر کەنیان لەبەریکەن جا بابینە ئێرەش ئەژین کۆمەڵشتی زۆر زۆر جوان لێرە هەیە ئەکسسواراتی جلی کوردی بەشێکی تەواوکەر بەڵام زۆر زۆر جوانی جلی کوردیە جا خۆی جلی کوردی بەوە جوانە ئەم بابەتانی جوان بۆ ڕێک بخێ کە سەربەستیان کڵاوەکەت لەگەڵیا کرد ئەم پشتێن و ئەمانەشی لەگەڵیا هەمووی تەنسیقی هەبێ باسێکی ئەمانەمان بۆ بکە ئەمانە چۆن بە یەکەوە ڕێکی بخێن لەگەڵ جلەکانە ئەوە بۆ نمونە لەگەڵ ملیوانکەی بۆکەین لە ڕەنگی خۆی لەگەڵی ڕێگەکیەخین بەس ئێستا ئێمە ئێستا و ملیوانکەکەشیمان هەبوو بەس خاتونێکی بەڕێسا و ملیوانکەکەی نەمانتوانیەوە دروستیکەینەوە یعنی بە یەکەوە ڕێکیەخین ملیوانکە و پشتێنەکە لەوە مرووەکڕین لە هەردووکیان بەیەکەوە و جا زیاتر ڕەنگەکانیش وایە حەزەکە ڕەنگی بۆ نمونەی پشتێنەکە بچێتەوە سەر کراسەکەی وایە حەزەکە ڕەش بێ ئێمەش هەموو ڕەنگەکانمان دروست کردو بە پێ خواستی خۆی بیبات و بە دڵی خۆی زۆر باشە ئەمەش دووکاری تری هەر پشتێنەکانتە بەدەستی منەوە ئەگەر هاوکاران ماوەریگرن بۆ کارەکانە خات و تەڵابەتەن یا ئەیکەی یاخود کەسی تر یارمەتی تا لەنێو خێزانەکەی خۆتان کچەکانم لەگەڵ زەلامی کەشم لەگەڵ خوانەی بڕێ کاریشی ئەمە زۆر گرنگە خۆی بێگومان مەبستەکەم ئەوەیە کە ئەگەر ئێستا لە ماڵەکەی تۆیە تۆ ئەڵی پێشتر خۆم حەزێکم بۆ ئەم کارە هەبووە کچێت هەیە کچەکانە بە هەمان شێوەی خۆت حەزیان هەیە بۆ ئەوەی کە بەردەوامی بەم کارە بن بەڵێ کچە گەورەکەمان ئێستاەوەی کە شووی کردووە لەخوا بەزیابێ هەر لە شەهیدانی ئازادی
هەمووی دوومانگە فەرعی دوو کردوەوە حەزی لە ئیشەکەیە پیرۆز ئینشەڵڵا ئەوی ژۆک دایکی سەرکەوتووە بێت ئەمە زۆر جار پێویستمان بە پشتێن زۆرە بێت چونکە هەر جلێک و تۆ هەر کراسێک بی دووریت و با بڵێن یەک پشتێنی بۆ بەکاربهێنی جوان نیە لەگەڵ یا بیگونجێنی جوانترە خاتونەکانی ماڵەوە ئەتوانن خۆیان ئەمە دروست بکەن لە ماڵەوە ئەم کەرستانە هەمووی لە بازار هەیە بەڵێ ئەمە چی پێڵێن ئەوە شیتێکی پێڵێن شیتێک بەڵێ هەچ کاتێ بتانەوێ ئێمە بەسەر چاو هەرواتوانین سپۆنسەریشتان بۆ بکەین سپاس دەکەم بەستم بۆ خاتونەکان بوو لەماڵەوە تەبعاان خاتونیشمان هەیە لە نێشتەکەی بەرفراوان نەکردبێت بەڵام بۆ خۆی دەستێکی بەتوانەوە بە سەلیقەی هەڵێت کاتە ئەتوانن شیتەکەەکەی بۆ کڕن ئەمانەش ئەمانە بۆ کڕین اینجا ئەوە هەمووی لە بازار ئەیکڕین و ئیتر خۆمانی هۆنینەوە جا ئاماژەت بۆ لە قسەکانتا وتە هەلی کارم بۆ خاتونی تریش ڕەخسان بەڵێ خاتونی کەش لەخوا بەزیاوێ زۆر باشت کاتە تۆ وتە چییە بۆ خاتونانی کە ڕەنگە ئێستا دەستڕنگینیەکیان هەبێ بتوانن توانای کارێکی هاوشەوی ئەم کاریان هەبێ بەڵام هێشتا دەستیان پێ نەکردبێ وتەی تۆ چییە کە ئێستا کارێکی تایبەت بە خۆت دامەزرانەوە و هەروە هەلی کارە بۆ چەند خاتونێکی تریش دامەزرانەوە وەڵام من پیانەڵێم هەشت ئەگەر بتوانن ئەو ویشێکە حەزیان لێتی هەوڵی بۆ بن هەر فێرە بن هەر فێرە بن یعنی کە شتێک بزا زیاتر شتێکی ژەگەر تۆ حەزل لێبێ و لە دڵی خۆتەوە بێ هەر چۆنێ هەوڵی بۆ بە یەکسەر فێرەبی پێکۆمان وایە جا خات و تەڵا لانێ ئەم ئیشەی تۆ پێویستی بۆ بێ بە بەردەوامی بزانی چی هەیە چی نوێ هەیە مۆدلە تازەکان کامەنێ خۆت کۆمەڵک بیرۆکەی تازت هەبێ ئەم بیرۆکانە یان ئەو بابەتەی کە خۆت کاری لەسەرەکەی چۆن بەرفراوانی ئەەکەیت وەڵای ئێستا بۆ نمونە من پێش 15 ساڵ لەمەوە پێش کراسێکم داکوتە کراسێ لە خۆ لەم ڕۆژانە هاتە بیرم بۆ کراسێدانەکتمۆگرمون نەبیکەمەوە هەتر هەر ئەو ڕۆژە ینی هەفتەیەکم پێچوو بەس بە موری بەردی فەقییانەکانیم چنی بۆەوە هەر هەفتەیەکم پێچوو بۆ نمونە هەرکردن بەبەری بووکەکەیە و بردیان ئەتر ئێستا نەمتوانێت دروستیکەمەوە وا هەیە کارێک مشتری بیبات بۆ نمونە بڵێنیش بووکارەکە بەزیترە لە خۆتم با کراسێکی وەک نمونە لێ بکەمەوە خۆت حەزت بە مۆدلێک بووە مشتری هاتووە بردوویەتی تۆ پێت خۆش بوو لەسەری دروست بکەیتەوە ئەو بڵێ نا من هەر حەزەکەم ئەمەی من بێت مافێکی کڕیار هەیە وەلای خۆم دیزایانی خۆم بوو نەخێ باسی ئەو نمونە ناکەم باس بە شێوەیەکی گشتی ئایا هەبووە مۆدلێک خۆت پێ جوان بێ حەزکەی لەسەری دروست بکەیتەوە بەڵام مشتریەکە وتی بێتی نا هەر بۆ من با ببێ ئەم مافی کڕیارە لای تۆ بەو شێوەیە هەیە والله هەیە یعنی بڵێن کڕیارم هەیە ئەڵێ خاتون چەندە بڵێ پارە ئەدەمێ بەس بۆ منی مەکەرەوە زۆر زۆر ڕێز و سڵاویشم هەیە بۆی ئەگەر ئێستا لێ ڕۆگوێ لێ دەنگم بێ منش تومە باشە قەیچێکە بۆ دروست دەکەم و بۆ کەسی تری ناکەمەوە دوای هاتوو تۆ تێقەی ناکە بیکەرەوە زۆر باش لە کارکردنا چەند گرنگی بە تونند و تۆڵی کارەکان ئەدەی بێگومان کاری چنین کەسێک کە کارێکی چنراو ئەکڕێ ڕەنگە حەز بکا بوو ماوەی چەند ساڵێک لە لای بمێنێتەوە ڕەنگە ئەو بابەتە حەز بکە لە زەمنێکی ترا بێ بابەتێکی قەدیمی بەکاری بهێنێتەوە تا چەند گرنگی بە تونند و تۆڵی چنینەکەەوە هەروەها کوالیتی ئەو کەرستانە ئەی کە لەسەر کراسێک یاخود لەسەر کەواگیا لەسەر هەر پارچەیەک لە پارچەکانی ترت تۆ بەکاری هەیە وەڵام من زۆر زۆر گرنگی بەوایەم باوەڕەکەی بەکرەمان هەیە نابسرێ سەرڕایەوە ژەیهێنم بە دوولۆ هەرچۆنێ بێ بە دەرزیەکە ئیکەمەوە بە چوارلۆ هەڵم با ئیشەکەمان جوان بێت و قایم بێ چونکە ئەو کەسە یەتە لای تۆ ینی بۆ نمونە بە جددیەکرە بوو بە جارێ دوو جار لە بەریکە ینی ئیشەکان ئێستا ئیشی 15 ساڵەمەوە پێشمانەیە هەرماوەتەوە خۆی ساڵوە خۆی ینی چی دێناتوە ینی زۆر زۆر گرنگی بە ئیشەکانمانەیە کاتە کارێکی لەم شێوەیە کە تۆ ئێستا بە نمونە ئەگەر ئەم کەوایە وەرگین ئەتوانرێ بشۆرێت یعنی ئەتوانرێ ئەو کەسێک کە ئەیکڕێت ئەگەر هات و پیس بوو ئەگەر هات و شتێکی پیاڕژە ئەتوانێ بیشوات ینی ئەو بابەتانی کە تۆ کە ئەو کەرستانی کە چنینە پێ کردووە ئەوەندە گرنگی داوە بۆی کە لەگەڵ کاری شتنا هیچ شتێک چوونێ بەسەر بابەتەکانێت بەڵێ زۆر زۆریش کەس هەبوو بیشوات و بڵێ هیچی وەکو خۆی هەمووی وەکو خۆی پاوەتەوە هەتا ئێستا کەس شکر گلەی لێمان نەبووە زۆر دەستەکانە خۆش بێ بە هیوای سەرکەوتنی جەنابەت بە بەردەوامی
زۆر سپاس دەکەین بۆ ئەو بابەتە جوانانەی کە لێرەش نیشانی ئێمەدا پێما بێ کۆمەڵک لە خاتونەکان حەزیان لە بواری وا بێ خۆشیان لە ماڵەوە جارجارشتی وا تاقی بکەنەوە هەر بۆی تا ڕادێک پێما بێ کۆمەڵک ئیلهام و بیرۆکان وەرگرتووە ئەژین هەرچەندەتی بەرە جەژنانە لەوانێ نییە فریاکەم بۆم جەژنە بەڵام جژنی قوربانیش لە ڕێ ئەتوانم بۆ جژنی قوربان دروست ئەگەر سەریقان هەبێ هەنێکیان هەیە بێک شەوتەواوی ئەگا سەحەر ئەوەش هەیە بەڵام خۆی عادەتەن دەست کە ئەگەر لە سەرەتاوە دەستە پێکرد تۆ زەخاوە ڕاستە ڕەنگەوە دەستەکان نەخۆش لە خاتی دڵ